بەندا عەبدولهادی عەباس خەڵکی شاری ڕواندزم بەکالۆریۆسم هەیە لە بواری زانستی کۆمپیوتەر و هەڵگری بڕوانامەی ماستەرم لە ژیری دەستکرد. ژیری دەستکرد دابەشەکرێ بەسەر چەند بەشێک. بەشێکیان ئەتوانین بڵێین لێکۆڵینەوە یاخود کارکردن لەسەر بەشی زمانی سروشتی Natural Language Processing کە ئەو بەشە لە دوو بەشی سەرەکی پێکدێ، بەشی دەنگ و بەشی دەق. ژیری دەستکرد ئەتوانێت هاوشێوەی مرۆڤ قسە بکە و هاوشێوەی مرۆڤ لە قسەکان تێبگە و ئەتوانێت هاوشێوەی مرۆڤ گفتوگۆ بکە لە ڕێگای دەنگەوە. ئەوە بەشی دەنگ وای ناسینەوەی ئاخێوەر لە ڕێگای دەنگەوە قسەکەر یاخود بڵێن لە ڕێگای دەنگەوە، یاخود بۆ نمونە ئێمە لە ڕێگای دەنگەوە بتوانین کۆنتترۆلی ئامێرەکان بکەین. بۆ نمونە بڵێن ئەم دەرگایە ببێتەوە دابخرێ، بۆ نمونە ئۆتۆمبیلەکە بەکار بخرێت تەنها لە ڕێگای دەنگەوە فەرمانی پێ بدەین. بەشی دووەم کە بەشی دەقە بریتە لەو بەشەی کە لە وەکو هاوشێوەی مرۆڤ بتوانێت دەقێک بنووسێ دەربارەی بابەتێک بنووسێت بۆمان، یاخود بابەتێکی پێ بدەین ئەم بابەتەمان بۆ وەربگەرە بۆ زمانێکی تر، ئەمەشیان هەر ژیری دەستکردە. یاخود ئێمە دەقێکی گەورەمانەیە ئەمانەیە ئەم دەقە پوخت کاتەوە کورت کاتەوە کە تاسکەکە لە تاسکەکانی ژیری دەستکرد. ئێستانێکە یەکێک لەو تاسکانەی ژیری دەستکرد زۆر باویش LLM-ەکانە. LLM چیە؟ Large Language Model. ئەو مۆدێڵانن کە بە دەقێکی زۆرەوە فێرکراون کە ئەم دەقە زۆرە کۆکرایتەوە لە چەندین زمان لە مۆڵتیلیگواڵ یاخود بڵێن فرە زمانەکان ئەتوانێت گفتوگۆی لەگەڵ بکەی و ئەتوانێت هەواڵت بۆ بنووسێ، ئەتوانێت بابەتێک بتەوێت لە هەر بوارێک بۆت بنووسێ. وەکو چەندین نمونەمان هەیە. یەک لەوانە ChatGPT کە یەکێکە لە باوترین ئامرازەکانی LLM کە لە ڕێگای ژیری دەستکردەوە دروست کراوە. هاوشێوەی مرۆڤ ئەتوانێت هەر بابەتێک بتەوێت بۆت بنووسێت. یاخود ئێستانێکە چەندین ئامرازی تر سەریان هەڵداوە بە دەرکەوتون کە هاوشێوەی ChatGPT لەوانە لە کۆمپانیای مێتا لاما دروست کراوە و گۆگڵ ئەم چەند ڕۆژە نوێترین ئامرازی بەناوی AI ستۆدیۆوە ڕیلیز کردووە کە یەکێکە لە باشترین ئامرازەکان هاوشێوەی ChatGPT و بەتایبەت بۆ زمانی کوردیەکی زۆر باشە زانێت بۆی کە ئەتوانێت هەر بابەتێک بمانەوێت لە هەر چوارچێوێک بۆمان بنووسێت. چەندین وڵات ئێستانێکە پێشبڕکەیەکی بەهێز لە نێوانیان هەیە لە ژیری دەستکرد. یەک لەوانە ئەمریکا، دووەم ئێستا سین یاخود چاینا بە یەکێک لە پێشکەوتوترین وڵاتەکاندا ئەندرێت لە ژیری دەستکرد، و هەروەها رووسیا و ئیسرائیل. ژیری دەستکرد بۆ زمانی کوردی ئەتوانین باسی ئەو بکەین کە ژیری دەستکرد بە شێوەیەکی گشتی و بەشێک لە ئامرازەکان تاوکو ئێستا بۆ زمانی کوردی زۆر کورت و کاڵن، یاخود بڵێن زۆر گرنگی بە زمانی کوردی نەدراوە. ئەوە شەوکارێکی ئەگەڕێتەوە بۆ کەمی سەرچاوی دیجیتاڵی. ئێمە یەک لە کێشەکانمان ئەوێ وەکو زمانێکی سەرچاوە کەم یاخود سەرچاوە نزم سەیرەکرێت کە پێوترێ لۆ ریسۆرس لانگویج، ینی ئەو زمانێک کە سەرچاوی داتای دیجیتالیان کەمە، کە ئەوە شۆکارێکە بۆ ئەوی کە ئێمە تاکو ئێستانێکە وەکو زمانەکانی تر نەمانتوانیوە لە ناو ئامرازەکانی ژیری دەستکرد بچینە ژوورەوە و زمانی کوردی بێتە یەکێک لەو زمانانە کە ژیری دەستکرد باڵپشتی بکات. ئاستەنجێکی دیکە لە بەردەم زمانی کوردی لە چەندین زاراوە یاخود بڵێن لە چەندین دیالێکت پێکدێ، وەکو دیالێکتی سۆرانی یاخود پێگوترێ کوردی ناوەڕاست، یاخود دیالێکتی کرمانجی و کلهوری و بادینی و هەورامی و زازاکی و چەندین دیالێکتی بچووکتریشمان هەیە وەکو هەورامی. ئەمانە تاکو ئێستانێکە تەنها ئەوەی کە زۆر چۆتە ناو ژیری دەستکردەوە دیالێکتی یاخود ئەتوانین بڵێن تەنها کوردی سۆرانیە یاخود کوردی ناوەڕاستە. ئەویش بە هۆکارەوەی کە زۆری ئاخێوەر و هەروەها زۆری نووسرا و هەبوونی داتای دیجیتاڵی بەردەست بۆی هەلێکی زیاتری داوە بە دیالێکتی کوردی ناوەڕاست بۆی بچێتە ناو ژێری دەستکردەوە.
بەڕێزان ئێستا ئەگەر بێکەوە سیر بکەین ئەمە AI ستۆدیۆیە لێرە ئەمانەوێت یەک پرسیاری لێ بکەین دەربارەی دامەزراوی میدیای کۆباسم پێ بناسێنە بنمونە من ئەمەوێت زانیاری وەربگرم دەربارەی میدیای کۆباس و تەنها پرسیارەکە لێرەدانم بە شێوەیەکی زۆر جوان باسیەوەکە دامەزراوی میدیای کۆباس دامەزراوێکی میدیای سربەخۆیە و هەروەها باسی ئەوە کات کە ئێوێت زانیاریەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ڕاستەکان بگەینێت بە شێوەیەکی دروست و بێلایەنە ماڵپەڕی کۆباس و سۆشال میدیا بەرنامەی رادیۆ تەلەڤیزیۆنەکان بە شێوەیەکی زۆر جوان باسی دامەزراوەی میدیای کۆباسی بۆ کردین بە زمانی کوردی و بە شێوەیەکی زۆر ستاندارد و بەڕێنووسێکی زۆر ڕاست و